بوون ڕێگای نێوگەڵی عەلیباگ ڕێگای بێخاڵ بۆ ڕواندێز و ڕێگای هامڵتۆن کام ڕێگانە بەنێو شاخەکاندا دەڕۆن مەترسی ئەوە هەیە بەهۆی ئەوەی بارانێکی زۆر باریوە و لە حاڵەتی پێویست نەبێ ئەم ڕێگانە بەکارنێنن. بڵێ لە سەرەتای هۆشداریەکانی کەشناسی لە هەرێمی کوردستان لەسەر ڕاستپاردەی بەڕێز بەڕێوەبەری گشتی بەرگری شارستانی لە هەرێمی کوردستان بەڕێز بەڕێوەبەری بەڕێوەبەراتیمان تەواوی تیمەکانمان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران خرانە حاڵەتی ئامادەباشی بە شێوەیەک دابەشکرابوون بۆ سەر چل تیم تەواوی ئەفسەرانی بەڕێوەبەرایەتیمان لە بارگای بەڕێوەبەراتی و لە بنکەکانمان ئێمە بۆ ماوەی لە ڕۆژی یەکشەم تاوەکو ڕۆژی هێنی لە حاڵەتی ئامادەباشی دابین لەگەڵ کارمەندانمان لە بنکەکان دەمێننەوە بۆ ئەوەی لە هەر حاڵەتێکی نەخوازراو بتوانین بە زووترین کات بگەینە فریای هاوڵاتیان. وهروەها لە دەستپێکی ئەم شەپۆڵە کەشناسی ئەو شەپۆڵە بارانبارینەی کە لە هەرێمی کوردستان دەستی پێکرد کۆبوونەوەشی بەرفراوان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بە سەرپەرشتی بەڕێز هەڵگۆڕ شێخ نەزیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران ئەنجامدرا تەواوی فەرمانگە پەیوەنددارەکان ئامادەباشی باشیان کردبوو هاوکاری هەماهەنگێکی باشە بوو بۆیە سوپاس بۆ خوای گەورە توانرا بەبێ زەرەر و زیانێکی ئەوتۆ ئەم شەپۆڵە تاکو ئێستا تێپەڕین و تەنها چەند ڕووداوێکی لاوەکی هەبوو کە زەرەر و زیانێکی ئەوتۆیان نەبوو تەنها زەرەری مادیان هەبوو. ئێمە داوامان لە هاوڵاتیان کرد کە لە ماوەی ئەم چەند ڕۆژە لە ماڵەکانیان بمێننەوە هەوڵ بدەن بۆ کاری پێویست نەبێ نەهێنە دەرەوە وەرەوە ئاگاداری منداڵەکانیان من تەنها ئەگەر بۆ قوتابخانە ئەگەر ناڕێگەیان پێ نەدەن بێنە دەرەوە بەشێک لە ڕێگاکانمان بە ناوچەی شاخاوی سەختدا تێپەڕن لۆ حاڵەتی پێویست نەبێ نابێت شوفێران بەکاری بهێنن چکە مەترسی داڕمانی شاخەکان هەیە لە سەرجیانی شوفێران و سەرنشینانی بۆیە تەنها لە کاتی پێویست ئەم ڕێگانە بەکاربێنن و داواش دەکەین بۆ نمونە ڕێگای نێوگەڵی عەلیباگ ڕێگای بێخاڵ بۆ ڕواندێز و ڕێگای هامڵتۆن کام ڕێگانە بەنێو شاخەکاندا دەڕۆن مەترسی ئەوە هەیە بەهۆی ئەوەی بارانێکی زۆر باریوە و لەوانەیە بەردەوام بێت چەند ڕۆژی ئایندە مەترسی داڕمانی بەشێک لەو شاخانە دروست بێت بەسەر شوفێران بۆیە لە حاڵەتی پێویست نەبێ ئەم ڕێگانە بەکارنێنن و داواش لە گەشتیاران دەکەین سەردانی ناوچە شاخاویەکان نەکەن چکە تا ئێستا کەشوهوا لەوێ نالەبارە لە مەترسیەوە هەیە بۆ نمونە لەوێ گیر بخۆن ئەگەر هەر بشڕۆن پێویستە ئۆتۆمبیلی تایبەت بەکاربێن ئۆتۆمبیلەکان لە جۆری دەبل ئەکسل بێ زنجیر بۆ ئۆتۆمبیلەکانیان بەکاربێنن و کەلوپەلی پێویست لەگەڵ خۆیان بن بۆ ئەگەر تووشی حاڵەتێکی نەخوازراو بوون بتوان ئیدارە قەیرانەکە بکەن تاوەکو تیمەکانی ئێمە بە فریان دەکەون.